بڕیارەکە بڕیاری هاوپەیمانە نەبوو ببوورە سەرەتا ئەبێ ئەوە ڕاست بکەمەوە ئەمە بڵێ ئەمە بڕیارێکی ترام بوو بەڵام ئەمەی کە بانگەشەیەکی ڕاگەیاندنی گەورەی بۆ کرد لێدوانەکەی ئەردۆغان بوو پێش چوونی بۆ سربیا ئەم لێدوانیدا وەک ئەزانین لە جارەکانی ڕابردوشدا ئەردۆغان چەندین جار بۆ خۆڵکردنە چاوی خەڵک و بۆ درێژەدان بە سیاسەتە چەوت و شکست خواردوەکەی خۆی بە دۆڕانەکانی خۆی لە تورکیا ئەم بانگەشە درۆینانە ئەکات و هەمیشە ئەمانە ئەخۆزێتەوە بۆ ئەوەی درێژە بە تەمەنی دەسەڵاتەکەی خۆی بدات کەوتی ئێمە هینمان هێزمان ئامادەیە و یا سبەینە یان دوو سبەی هێرش ئەەکەینە سەر ڕۆژاوی کوردستان یەکەم دەرکەوت لەسەر لێدوانی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا و وتەبێژی پنتاگۆن وەزارەتی بەرگری ئەمریکا و نانسی بیلۆسی سەرۆکی نوێنەرانی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا و لینسی گراهام کە یەکێکە لە نزیکەکانی ترام بووە یەکێکە لە سیناتەکانی ئەمریکا هەموو ئەمانە لێدوانی فەرمیانداوە ترام بۆ خۆشی لێدوانیدا و هەڵوێستەکەی ڕاست کردەوە لە دو هەڵوێستی خۆیدا بینیمان چەهەڕەشەیەک لە تورکیاکە کەواتە درۆ چاواشەکاریەکەی ئەردۆغان بوو هەڵایەکی ڕاگەیاندنی دروست کردو نایەوە ئەگەر ئەردۆغان دووەم ئەمە یەکەمیان بوو کە ئەمە بابەتێکی هەڵبەستراوی ئەردۆغان بوو درۆیەکی ڕۆژانە بوو کە ئەیکا هەروەکو هەموو درۆکانی تری چونکە بیرمان نەچێت ئەمە ئەردۆغان بە دوای هەلێکی لەو بابەتەیە ئەگەڕێ بۆ ئەوەی بیر و باوەڕی پۆڵایینی شەڕوانانی هەسەدا لەق بکات و ئەو ئەزمونەی ڕۆژاوە لاواز و بێهێز بکات بە هەر نرخێ بێت دووەمیان ئەمەیە کە بەداخەوە یعنی ڕاگەیاندنەکان بە بەرپرسیاری هەڵسەنگاندن بۆ شتەکان ناکەن و ئەوەی کە ئەوترێت گەورە ئەکرێتەوە و خەڵکی پێچەواشە ئەکرێت خەڵکی پێ ئەخرێتە دڵە ڕاوچەوە خەڵکی پێ ئەخرێتە گومانەوە ئەمە بۆ خۆی کارەساتێکی ناوەتەوە تۆ بزانە تەنها ئەوەی کە کرا نەوەی 25 سەرباز بوو لە دوو بنکەی دوو یەکەی سەربازی بچووکی ئەمریکا لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر چکە بە فەرمی ئەم شەو ڕایانگەیان کە ئێمە تەنها دوو یەکەی سەربازی کە بریتیمون 25 کەس یەکێکیان خاڵی پشکنینە ئەوی تریشان وەک ڕەبیەیە گوابوو لە نێوان حدود با بڵێن لەسەر سنوور ئەمە بوو بە هۆی ئەوەی کە هەموو دەوڵەتان بێن بۆ نمونە فەڕەنسا هاتە سەرخەت رووسیا هاتە سەرخەت بە فەرمی داوایان کرد کە تورکیا نابێت دەستێوەردان لە سووریا بکات چونکە هەمویان باش لەم مەرامەی ئەردۆغان تێگەیشتون ئەردۆغان و ئەکەپە و مەحەپا مەبەستیان پەیەدە نییە مەبەستیان پەکەکە نییە مەبەستیان هەسەدە نییە هێزی سووریای دیموکرات یا لە ناوبردننی ئەزمموی ئەنجومەنی سووریای دیموکرات نا مەبەستیان داگیرکردنی ئەم ناوچانەیە لە باشووری کوردستان لە ڕۆژاوای کوردستان و ئەگەر بۆیان بکرێ من چەندین جاری تری ژوتومە لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەگەر بۆیان بکرێ و ئەگەر بۆیان بکرێت لە ئازربایجان لە ئەرمینیا هەموو ئەو خاکانەی کە لە سەردەمی دەوڵەتی عوسمانیە لیان سندراوەتەوە کە بە زۆر داگیریان کردو و بە حکمی شمشێر و خوێن ڕشتن داگیریان کردو دوایی لیان سندراوەتەوە ئێستا ئەردۆغان خەون بەمانەوە ئەبینێ و ئەوێ دەست بگرێ بەسەر سەرچاوەکانی وزە ڕۆژ ئاوای کوردستان یا بەڵێن باکووری سووریا ناوچەیەکی زۆر دەوڵەمەندە لە ڕووی سەرچاوی وزەوە لەبەرەوە ئەردۆغان زۆر چاوی لەوەیە لە ڕێگای پەنابردن بۆ درۆی چاواشەکاری تۆمەتبارکردنی پێیەدە کە بەشێکە لە پەکەکەوە ئەمانە وان و ئەمە کۆمەڵێک شتی لەم بابەتانە ئەوێ ئەو ناوچەیە داگیر بکات و بیخاتە سەر تورکیا بۆ فراوانکردنی خاکی تورکیا و هەژمونی دەسەڵاتدارێتی ئەکەپە و ئەردۆغان لەبەرەوە ئیسرائیل رازی نییە ڕووسەکان رازی نین مسر رازی نییە سعودی ڕیعنی نە وڵاتانی عەرەبی نە وڵاتانی ئیسلامی نە ئیسرائیل نە ئەمریکا نە وڵاتە ئەوروپیا هاوپەیمانەکانی ئەمریکا حتا ڕووسەکان حتا ئێران یعنی ئێران بۆ خۆی هاتە جواب و پیانوت کە ئەبێ یەکێتی خاکی سووریا بپارێزرێ ئەمە نامەیەکی توندە بۆ ئەردۆغان کە تۆ بۆت نییە دەسوەردان بکەی لە خاکی سووریا بچیت خاک داگیر بکەیت ئەم ناوچەیە بۆ خۆی ناوچەیەکی ئارامە یعنی ئەوەی کە بینیمان لە ماوەی 8 ساڵ زیاتری ڕابردوودا گەلانی باکووری سووریا لە سایی سیستمی خۆسەری دیموکراتی کە بە فکر و فەلسەفەی بەڕێز ئۆجالان بەڕێواچێت ئەنجومەنی خۆبەڕێوەبەریان دامەزراندووە تا ئێستا هیچ کێشەیەکی ڕیشەیی لەو ناوچەیە دروست نەبووە ئەگەر هەندێک ئەو حزبانەی کە سەر بە ئەنەکەسەن ویستیانە کێشیان بۆ دروستکردن
تورکیاوە و سوپای بەناو سووریای ئازاد و جەبهەتن نووسڕە و داعش و ئەلقاعیدە و هەموو ئەم تیرۆریستانە کە ویستویانە کێشە بۆ ئەزمونونەکە دروستکەن، بەڵام خۆشبەختانە ئەزمونونەکە لەسەر پێی خۆی وەستاوە، ناوچەیەکی ئارام گەلان پێکهاتە مۆزاییکەکەی گەلانی باکووری سووریا زۆر بە ئارامی ژیاون تا ئێستا نەمان بینیوە نە شەڕی ناوخۆ ببێ، نە هێرشکاری ببێ، نە دەستی سوپای بێگانە بگرن بێنە سەرخاکی خۆیان، نە گەندەڵی بکرێن، نە بەرمیلێک نەوت بدزرێ، یعنی هیچ شتێکی ئەمەی تورکیا ئەیەوێت بە ناوی ناوچەی ئارامەوە تێکدانی ئارامی ناوچەکەیە، پێچەوانەکەی ڕاستە بۆ تێکدانی ئارامی ناوچەکە. لەبەرەوە کاتێک ئەوروپیەکان دێنە سەرخەت بۆ نمونە یەکەم وڵاتی فەڕەنسا بوو، چونکە بمانەوە نەمانەوێت لە هێزەکانی ئەوروپا دەوڵەتە ئەوروپیەکان فەڕەنسا یەکێکە لە با بڵێن وڵاتە بەهێزەکان، وڵاتە خاوەن بڕیارەکان ئەڵمانیا و فەڕەنسا و بەریتانیا و یعنی قسەیان نزیکە لە یەکەوە. ئەوەی کە ئەیڵێت ئەمە بۆ داکۆچیکردنە لەو ئەزمونە، چونکە زۆر باش ئەزانن لەسەر خاکی ڕۆژاوای کوردستان چی ئەگوزەرێ، لە باکووری سووریا چ پێکەوە ژیانێک چ مۆدلێک لە حکومڕانی لە خۆبەڕێوەبەری ئەڕوا بەڕێوە. لەبەرەوە ئەو خەونەی ئەردۆغانە چێتە چاڵەوە، نەک تەنها بۆ کورد، بۆ هیچ گەلێک لەم جیهانەدا. بۆ نمونە یعنی سەردەمی قەزافی زۆرترین هاوکاری شۆڕشگێڕەکانی تشادیە کرد لە کوبا، سەردەمی شۆڕشی کوبا چەندین وڵاتی وەکو سین و رووسیا و هاوکاری شۆڕشی کوبای سەردەمی کاسرۆ جیڤارایانە کرد، لە بولغاریا، لە هەر هەنگاریا، لە ڕۆم، یعنی لە ئەو شۆڕشە ڕزگاری خوازانی کە کراوە هەمیشە ئەو گەلانە ئەو حزب و ڕێکخراوە سیاسیانە پێویستیان بە هاوکاری و یارمەتیە بۆ، بەڵام هیچ دەوڵەتێک ئامادە نەبووە بەبێ بەرژەوەندی خۆی هاوکاری و یارمەتی ئەو خەباتە چەکداریە بکە یا ئەو خەباتە سیاسیە بکە. ئەمە یاسایەکە ڕێژەیەکی نەگۆڕە دەست لێ نەدراوە، بەدەست کەس نییە. لەبەرەوە ئێران و تورکیا و چۆ کە کاتی خۆی یارمەتی و هاوکاری شۆڕشی کوردیان کردووە یەک لە دژی ئەوی تر، ئەسڵەن خۆیان کێشەی کوردیان هەیە، کێشەی قوڵیان هەیە لە ناو خۆی خۆیان، بێجگە لە کورد کێشەی ئۆپۆزیسیۆنیان هەیە. لەبەرەوە خۆشبەختانە ئێستا لە دوو پارچەی کوردستان گەل بووە بە خاوەنی بڕیاری سیاسی خۆی لە باکوور و لە ڕۆژاوای کوردستان. ئەمە مایی خۆشحاڵیە، ئەمە مایی هیوا و گەرنتی سەرکەوتنی داهاتووە. هیوادارین حزبەکان لە باشووری کوردستان سوود لەم مۆدێلە وەربگرن، بتوانن یەکێتی یەکریزی تەبایی نێوماڵی کورد ڕێک بخەن. خۆشبەختانە ئەو لێدوانەی کە ئەم شەو بڵاو کراوەتەوە، من ئەم لێرە ئاماژە بەوەش بدەم کە وشار زێباری ئەندامی مەکتەبی سیاسی پارتی ئەڵێ مەسعود بەرزانی لە پێشوازیکردنی بۆ سێرجی لاڤرۆڤ داوای کردووە ڕووسەکان هەژمونی خۆیان بەکاربهێنن بۆ ئەوەی ڕێگری بکەن لە هێرشی تورکیا بۆ سەر کوردانی ڕۆژاوە، بۆی کوردانی ڕۆژاوە تووشی نەهامەتی و مەرگەسات و تراجیدیا و جینۆساید نەبن لەسەر دەستی سوپای ئەردۆغان و ئەکەپە. هیوادارین ئەمە پراکتیزە بکرێ لەسەر ئەرزی واقع، ئەمە ببێ بە دیفاکتۆ و ئەمە دەست پێک بێ بۆ یەکێتی نەتەوەی کوردان، بۆ یەکریزی داهاتوو، بۆ ڕێخستنەوەی نێوماڵی کورد. هیوادارین بەرزانی ئەرکی بەرپرسارەتی ڕەوای خۆی هەڵسێ لە غیابی سەرۆک و سەرکردەکانی ترە، هەندێکیان مردوون نەماون، هەندێک بەڕێزی وەک ئۆجالان لە زیندانە. ئێستا بەرزانی ئەتوانێت ئەو ڕۆڵە بجێڕێت، ئەتوانێت هەژمونی خۆی بەکاربهێنێ. هیوادارین بەو ئەرکە مێژووی و سیاسی و یاساییەی خۆی هەڵسێت و بەردەوام بێ لەسەر ئەم مۆدێلە لە کار و خەبات و سیاست.